ڕژیمی کۆماری ئیسلامی هۆکاری سەرەکی تێکچوونی ژینگەی ئێران. سایتی ئەکۆسیستم ڕۆژی 3 مانگی گەلاوێژ لە زمان ئەحەد وەزیفە سەرۆکی ناوەندی ملی ئیقلیم و مدیریەتی قەیرانی وشکەساڵی سازمانی کەشناسی وڵاتەوە وتی کە بارودۆخی بارانبارین لە نیوەی ڕۆژهەڵاتی ئێران و ناوچە باکووریەکان لە ساڵی ڕابردوو خراپترە و دابینکردنی ئاوی خواردنەوە لە هێندێک ناوچەی ئێران خەمی سەرەکی ئەم کاربەدەستانەی ڕژیمە کە هەڵبەت بابەتی بارینی باران لە باکوور و بەشێک لە باشووری ڕۆژهەڵاتی وڵات لە هاویندا ئەگەری هەیە و ئەمەشی بە مایەی دڵخۆشی و هیواداربوون زانی. بەڵام لە بەرانبەردا کارناسان وتویانە بارانی هاوینەش هیچ گرفتی کەم ئاوی چارەسەر نەکردووە، بەڵکو دەتوانێت ببێتە هۆکاری خەسارەت و زەرەر و زیانی گیانیش. ئەم خەسارەت و زیانە هەر ئێستا لە سیستان و بەلوچستاندا ڕووی داوە. ڕۆژی پێنجشەممە 5 مانگی گەلاوێژ بەهۆی بارینی بارانی بەخوڕ لەم ئۆستانە و هەستانی لافا و سەرڕێژبوونی ڕووبارەکان وێڕای زیانی زۆری ماڵی لانی کەم 5 کەسیش بەهۆی نوقم بوون لە یەکێک لە ڕووبارەکاندا گیانیان لەدەستا. لە پاڵ قەیرانی کەم ئاویدا کە زەنگی مەترسی بۆ کۆماری ئیسلامی و دیارە بۆ خەڵکیش لێداوە، هەواڵی وشکبوونی 99 لەسەد لە تاڵاوی گاوخوونی هەڵکەوتوو لە نێوان ئیسفەهان و یەزد بە بەرینایی 47,000 هێکتار کێشەکانی زیاتر کردووە و ئاستی دروستبوونی گردیلەکانی بردووەتە سەرەوە. ڕۆژی 3 مانگی گەلاوێژ یەکێک لە کاربەدەستانی ڕژیم وتی 14 ملیۆن هێکتار کانونی قەیران گەردیلە لە ئێراندا بوونی هەیە. لەم دواییانەدا لە ئاکامی قەیرانی گەردیلەکان لە سیستان و بەلوچستان 733 کەس ڕەوانەی نەخۆشخانە بێ ئیمکاناتەکان کراون. قەیرانی ژینگەی لە ئێران تەنیا تایبەت بە وشکە ساڵی گەردیلە و کەم ئاوی نییە. لەو جێگایەش ئاو هەیە، خەڵک لەگەڵ پیسبوونی زۆری ئاودا بەرەوڕوون. ئاو و هەوای پیسیش لەم وڵاتەدا یەکێک لە کێشە سەرەکیەکانە. لە پاڵ ئەم گرفتەدا کێشەی دروستکردن و کردنەوەی ئەو سەدانەی کە زەرەریانە زیاترە لە قازانجیان هەروە درێژەی هەیە. ئاخرین نمونەی ئەو سەدانە سەدی چەمشیرە لە ئۆستانی کەهگیلویۆ و بوێر ئەحمەد کە ڕۆژی 26 مانگی پوشپەر کرایەوە. نووسیویانە دروستکردنی ئەم سەدا کە دەکرێت چارەنووسی سەدی گوتڤەندی بەسەر بێت لەژێر گوشاری کاربەدەستانی چینی کە سەرمایە گوزاری سەدەکان بەڕێوە چووە. لە پاڵ ئەمانەدا دەکرێت ئاماژە بە ڕۆچوونی زەوی و لە نێوچوونی سروشتی و بە ئەنقەستی دارستانەکان بکرێت کە ئێمە لە کوردستاندا دەیبینین. لە مەریوان و جوانڕۆ بە هەزاران هێکتار دارستانی زیاتر بەڕوو لەلایەن سپای پاسدارانەوە و سوێستەفادەچیانی سەربەدەسەڵاتداران تەنیا لە چەند مانگی دواییدا بە بیانووی ئەمنیەتی و یان بە بیانووی تر سوتاون و یان بڕدراونەتەوە و بەتاڵان براون. قەیرانی ژینگەیی گرفتێکی جیهانیە، هۆکاری سەرەکیشی سیستمی سەرمایەداریە، بەڵام حکوومەتەکان دەوری جۆرە و جۆریان هەیە لە وێرانکردنی ژینگەدا کە کۆماری ئیسلامی یەکێک لە خراپترینیانە. ئەم ڕژیمە ئیدۆلۆژیک و دواکەوتوەی سەرمایەداری بۆ چارەسەری هیچ کام لە گرفتەکانی پەیوەندیدار بەم بوارەوە بە نامەیەکی دیاریکرا و درێژماوەی نییە. دەوڵەتی ڕئیسی جەلاد تەنیا 2% لە سەدی لە بودجەی ئەم ساڵ واتە بڕێکی ناکافی 93 ملیۆن دۆلاری بۆ پاراستنی ژینگە تەرخان کردووە. ئەویش دوای کەمکردنەوەی بەشی دزەکان بڕێکی کەمتریشی لێدەمێنێتەوە. بەڵام ڕژیم کە دەزانێ ژینگە بابەتێکی گرنگ و سیاسیە بۆ ئەمنیەتی کردنیشی بەرنامەی هەیە و بەکردەوەش پەیڕەوی کردووە. لەسەر بنەمای راپۆرتەکان ڕۆژی 7 مانگی گەلاوێژ هێزە ئەمنیەتەکانی ڕژیم یەکێک لە هەڵسوڕاوانی ژینگەیان بە ناوی یاسر نووری لە جوانڕۆ دەست بەسەر کرد و بەرەو شوێنێکی نادیاریان برد. هاوکات هێزەکانی سپا ڕۆژی 3 مانگی جۆزەردان 3 چالاکی ژینگەیی خەڵکی کامیارانیان
بە ناوەکانی موحسێن دادگەر، سەعید دادگەر و یاسر سابری دەست بەسەر کرد. ئەم کردارەی سەرکوتگەرانی کۆماری ئیسلامی خاوەنی پێشینەیەکە لە ڕیسوایی. ڕژیم لە ماوەی ساڵانێکدا گەلێک لە چالاکانی ژینگەیی بە شێوەی بە کۆمەڵ و یان بە تاک دەست بەسەر و ڕەوانەی زیندان کردووە و ئەوانی خستوەتە ژێر ئەشکەنجەی توندەوە. گۆیا هێندێکیان بەڕێکەوت ئاسەواری چالاکیە ئەتۆمیەکانی سپایان بەسەر گیاکانەوە بینیوە. جەلادان بەم بیانەوە دوکتور کاووس سەید ئیمامیان وەها ئەشکەنجەداکە لە ئاکامدا گیانی بەخت کرد. ئاشکرایەکە ڕژیم و کردارەکانی بارودۆخی ژینگە بەرەو کارەسات دەبن. تەنیا بە خەباتی شێلگیرانە بە یەکەوە ڕێکخرا و خاوەن بەرنامە دەکرێت وادار بکرێت تا بۆ پاراستنی ژینگە هێندێک کاری جددی و ئامانجدار ئەنجام بدات. هەڵبەت هەرچی لەم بوارەدا و لە ئاکامی خەباتدا بەدەست بێت بەرتەسک دەبێت، باشە بەڵام بەس نییە. ڕێگا چارەی کاریگەر و بەردەوام بۆ ئەنجامدانی کرداری جددی بۆ پاراستنی ژینگە لە گرەوی ڕووخاندنی ڕژیمدایە. ئێران لەسەر دەریایەک لە سەروەتی سروشتی ڕۆنیشتووە. ئەگەر دەسەڵاتی سیاسی بەدەست خاوەنانی بەرهەق و بەتوانایانەوە واتە کرێکاران و شوڕاکانی شکڵگرتوو لە ئیرادەی ئازادانەی خەڵکەوە بێت، لەوەها وڵاتێکدا بەم سەروەتە بەرین کارناسانی شارەزا و بەهێزی کاری داهێنەرانەی لە بن نەهاتوو کە تێدا بوونیان هەیە، بێگومان گرفتی ژینگەی تا ڕادەیەکی زۆر چارەسەر دەبێت.